دوجار قوتابیان بڕیاریاندا کۆتایی بە خۆپشاندان بهێن و داوا لە حکومەت دەکەن داواکاری مامۆستایان جێبەجێ بکات تا پرۆسەی خوێندنی ئەم ساڵ دەست پێ بکاتەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا قوتابیانی پۆلی 12 ئامادەیی لە سلێمانی ڕایانگەیاند ڕاستە ئەوان کۆتایی بە خۆپشاندان دەهێنن، بەڵام بایکۆتیان هەر بەردەوامی هەیە تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. مامۆستایان ڕایانگەیان ڕۆژی یەکشەمە لە مەیدانی تەحریر ئامادە بن. ئێمە وەکو پاڵپشتی خۆمان پاڵپشتیان نەکەین، بەڵام ناتوانین لەگەڵیان نابچین و دەنگێکی باش بگێنین و ئێمە هەمویان شایەتن کە ئێمە دەنگی باشی مامۆستامان بووین، لەگەڵ دەنگی مامۆستایە بووین. هەموو ڕۆژانێکی یەکشەمان ڕێژەیەکی باش خوێندکار کە لە ڕێژان لە نیوەی مامۆستاکان کەمتر یاخود زیاترە بووین لەگەڵیان نابووین، بەڵام جێی داخە ئەوان لەگەڵ ئێمەیانین و هیچ مامۆستایەکی ژامادە نییە لەگەڵ ئێمە بێتە سەر شەخەم. ئێمە داواکاری هەموو مامۆستایەکیش ئێمە چۆن مافی ئەوان داواکەین و لەگەڵ دەنگیوانین، پێویست ئەوانیش بێن دەنگی ئێمە بگێن و لەگەڵمان بن و یارمەتیمان بن. ئێمە چەند ڕۆژێکە بانگەشەی ئەوەکەین کە ڕۆژانی پێنجشەمە لەبەرەوە خوێندکارانی کە ئیمتیحانی بیستەکانە بووە خۆپشاندانمان خستۆتە ڕۆژانی پێنجشەمە بۆی هیچ لایەک زەرمەند نەبێت و ڕۆژانی جومعە و شەمەشمان لەبەردەسا بمێنێ بۆ سەعیکردن. بەڵام ئایا ئێمە پرسیارەکەمان ئەوەی بۆچی مامۆستا لەگەڵ ئێمەیان نییە، بۆچی نا داوای مافەکانی ئێمە بکە؟ بەڕاستی ئێمە دووماشکاوە لە هەموو مامۆستاکان، چونکە کەس ناتوە بە دەنگی ئێمەوە، کەس ناو یارمەتی ئێمە بە. بۆچی ئێمە هەمومان وەکو خوێندکار فەرزە لەسەمان بچین بە دەنگی مامۆستاکانمانەوە، بۆچی ئەوان نانە دەنگی ئێمەوە؟ یاخود دەر کەسێکی کەش بێ هەموو ئەمین لەم وڵاتەیە بێ هەموو ماڵێک تەلەبێکی نەبێت دوانی هەیە، خۆپشاندانمان کۆتایی پێنامە وەکو خوێندکار. ئەمە ئەخی ڕۆژمانە، بەڵام بایکۆتی داوامەکەی نەتاکو نییە بەدە مافەکانمانەوە، بایکۆتی داوامەکەی و کەس ناچێتەوە بۆ داوام. جێگیری سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم داوا لە مامۆستایان دەکات ڕێگەی تر بدۆزنەوە لە جێگەی بایکۆت، چونکە زیانی بە پرۆسەی خوێندن گەیاندووە. هاوکات دەژڵێت ئەوە عێراقە پابەندی یاسای بودجە نەبووە و شایستەداراییەکانی موچەخۆرانی هەرێم نانێرێت و هەرێم پابەندی تەواوی هەبووە. عێراق بێ پابەند بە چونکە هەرێم پابەند بووە بە مەرجەکانی خۆی، ئێستا حکوومەتی فەدرالی ئەبێ پابەند بێ بە مەرجەکانی خۆی وە پارەی هەرێم بنێرێت تاکو موچەخۆران موچەی خۆیان وەرگرن. هیوادارم ئەوان ئالێت تر بدۆزنەوە بۆ دەربڕینی ناڕەزایەتیان، وانەکەن کە خوێندکارەکان ببن بە زەرمەند بن لەم پرۆسەیەدا. بۆیە هیوادارم خوێندنەکان ئاسایی ببنەوە، مەکتەبەکان بکرێنەوە، مامۆستاکان بگەڕێنەوە بەسەر خوێندنی خۆیان، بەڵام بەردەوام بن بە ئالێتێکی تر بە ڕێگایەکی تر بۆ دەربڕینی ناڕەزایەتیان. بەپێی نووسراوێک کە واژۆی بەڕێوەبەری پەروەردەکانی سلێمانی بەسەرەوەیە پرۆسەی خوێندن لە دەڤەری سەوز ئاسایی بکرێتەوە و مامۆستایان بایکۆت بشکێنن، بەڵام تا ئێستا مامۆستایان سوورن لەسەر بەردەوامی بایکۆت تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.